بەس قەیماغی ئێستا لە بازارە ینی کیلۆی قەیماغ بە 14,000 ینی ئەمە کەس عەقڵی نایبڕێت. بۆ سەبەت چەندە بۆ ئەسڵی؟ ئێستا قەیماغی ئەسڵی لای ئەمە بە 28,000 بەغدادیشمانێ هی دەرەوەی سەدەی بەغایە کیلۆی بە 32,000 فرۆشین. یعنی لە گۆشت گرانترە. لە گۆشت گرانترە. ئێستا قەیماغی ئەسڵی بە چیا جیاکردە؟ قەیماغی ئەسڵ لە دەما ئەتوێتەوە. ئەوی کە ئەلکە بە مڵاشووی دەما. من لە یەکێک لە دوکانەکانی شیرەمەنیم لە شاری سلێمانی کە تا درەنگاری شەو لێرە بابەتەکانی پەنیر و ماست و بابەتانە فرۆشن و هاوڵاتیان پەیتا پەیتا سەردانی ئەم شۆنانە دەکەن، خواردنی پاشێوە کڕن. لێرە چەندین جۆری جیاوازی پەنیر و جۆرەکانی هەیە. سڵاوی لە بێم کاتەوە باش؟ چیمان هەیە ئەم ساڵ زیاتر خەڵک حەزی لە چییە بۆ پاشێو؟ بەسەرەتا بەخێر بن. وڵای عامی خەڵک لە شاری سلێمانیا ماست بە دەرەجە یەک. ماستی کوردی. یعنی ساڵان خەڵک هەمووی خەیا بووە ماستی ئێرانی ئەمانە. یعنی سپاس بۆخوا هیچ کاتە تەڵەبی ماستی کوردی وەکو ئێستا نییە. ساڵ بەسەر تەڵەبی شتی کوردی زیاد دەکاتەوە. یعنی عامی خەڵک گەڕێتەوە بۆ بەرهەمی خۆماڵی لەوەی کە بگەڕێ بۆ بەرهەمی ئێرانی ئەمانە. ماسەکەی شوێ؟ ماستی کوردی هی ئەم لادیانی چواردەوری سلێمانیمان بۆیە لە بازیانەوە بگرێت تا هەڵەبجە سنووری هەڵەبجەش. عام لە ماستی کوردیا هی هەڵەبجە چواردەوری هەمووی دەرەجەیەکە. ئێمە بە حکم فەرعیەکشمان لەوەیە. ماستی ئەوێت چییە؟ ینی کابرا 3 مانگای هەیە بۆ ینی حسابەکە بۆ ماڵی خۆی کە نەک 100 مانگای هەبێت و ینی پاڵ بە ئیشەکەەوە بنێ. فەرقیە کابرا 1500 ماست تێ بەلەوەی ڕۆژی 200 ماست دروستکە. باشە من شتێک هەیە بەردەوام باسیەکەن ئەڵێ ئەو قەیماغی کەی خۆین بازەکەس ئەڵێ ناوەکەی هەستەکەین بینەکەی خامەی تایشتیوە چی ئەو بابەتە؟ وڵی ئێستا قەیماغی معمل پیا بۆ لە بازارە سعری زۆر هەرزانترە لەگەڵ قەیماغێکی ئەسڵیە. ئێستا قەیماغی ئەسڵی بە چیا جیاکردە؟ قەیماغی ئەسڵ لە دەما ئەتوێتەوە. ئەوی کە ئەلکە بە مڵاشووی دەما بۆ قەیماغی ئەسڵێ بە لە دەما بتوێتەوە وەکو ڕۆن ینی بیخەسەر ئاگر ببێتەوە بە شیرەکە قەیماغی ئەسڵ ڕێگە ببێتەوە بە شیر. بەس قەیماغ ئێستا لە بازارە ینی کیلۆی قەیماغ بە 14,000 ینی ئەمە کەس عەقڵی نایبڕێت. بۆ سەبەت چەندە بۆ ئەسڵی؟ ئێستا قەیماغی ئەسڵی لای ئەمە بە 28,000 بەغدادیشمانێ هی دەرەوەی سەدەی بەغایە کیلۆی بە 32,000 فرۆشین. یعنی لە گۆشت گرانترە. لە گۆشت گرانترە. هەر بە گۆشت دەڵین گران. هەیە ئێستا بەس ئەوەیە. باشە من بە شکڵ چۆن بیناسمەکە قەیماغیشی ئەسڵیە. ئێستا ئەمەی شوێیە؟ ئەمە قەیماغی جەلەولایە بۆمانە. جەلەولا. بەڵێ. سێ قەیماغی ئەسڵیکە. ئەبینی هەر ئاوای لەکە ئەبێتەوە بە شیر. چونکە قەیماغ هێوێنی ناوێش چەوری شیرەکەی ئەیگری تۆ. چەوری شیرەکەی ئیگری تێگەی بەس قەیماغی بڵین بازاری و معمل هەمووی خامی تایە ناوەکەی شتێکە لە نازانم قەیماغی تووشیوانەمان خواردووە کە بۆ دەرەوە دروستیەکەن هەمووی وەکو چۆم وەکو کلینسک وایە تێگەی ینی ئەی خۆی تامی لێ ناکەی چەورێکی تەبیعی نییە چەوری قەیماغی خۆمان تەبیعیە یعنی لە تامە لەگەڵ لە هەموو شتێک هەستی پێگەی تۆ لەسەر وەزە زۆر دەبێت کە قەیماغم تەرگاوە ئەمەیان چی ئەم چەخۆی و لیاوە ئەمە لەم لاوە چی ئەم بابەتانەی تر چکە ئەسەکەم ئەمە بۆن و بەرامەی جیاوازی ئەمە چییە؟ ئەمە پەنیری ئاستی قەشاری پێ وترێ و لای خۆمان پەنیری تۆمجێری پێڵێن. ئەمە پەنیری تۆمجێریە؟ بەڵێ ئەمە ئەوان مسەلەسەکەیە؟ بەڵێ ئەمە هەتا تەمەنی زیاتر بێ مزەڕەفە بێت کە مزەڕەف کاڵی مزەڕەف ینی بکونکونە بێت بەس ئەمە تەمەنی 2 ساڵە هەیەی تەمەنی 6-7 ساڵە تێگەی هەتا تەمەنی زیاتر بێ سعری گرانترە بێن هەڵیەگرن لێرەیە خۆت لە شوێی خۆڵەژیرە لە شوێنی خۆڵەژیرە ئەمە تورکیە پەنیری ئاسکی پێوترێت پەنیری ئاسکی قەشاریانی بە خۆی کورتی کەیتۆ ئەسکی قەشاریانی پەنیری کۆن پەنیری هەڵگیراو بە زمانی تورکی تێگەی ئێستا بۆ نمونە بە ئەم پەنیرەتان بۆ بشکێنین ئەمە کیلۆی بە چەندە؟ ئەمە کیلۆی 28,000 گرانە. بەرهەمی شیرەمەنی گرانە؟ بەرهەمی شیرەمەنی باش گرانە. هی باش تۆ سەد لە ماستی مانگای کوردی دوو شولێ بای 5,000 دینارە معمل هەیە بە 3,000 دینارە. باشە تێگەی ماستی مەڕی معمل هەیە بە 5 و 6 کوردی ئێستا لەم کاتەیە کە نۆبەری ماستی مەڕ بە 10,000 دینارە 2 شولە ماست بە 10,000 ماستی مەڕ. باشە ئەمە بۆچی بەکارێت؟ ئەمە هەیە بۆ نانی بەیانی بەکارێنی هەیە بۆ پاستا بەکارێنی بۆ فاز و فود بەکارێ مەتەمەکان بەکاری ئێنن. ئەمە کونکونەوە کۆی تۆمجێریەکە؟ ئەمە تەمەنی 2 ساڵە گاوانی ئێستا ئەگەر سەردانی تووشاتان کرد بێ هەموو دایناوە تەمەنی ئەمە چەنە تەمەنیەوە تا 10 ساڵی تایە تەمەنی پەنیر تێگەی
ئەمە لە ئەشکەوت و لەژێر عەرزە هەڵەگیرەوە پەنیرانە ئێمە ئەوەش پەنیری پێستەی خۆماڵیە خۆماڵی بەڵێ هی منتیقی قەندیلە یەخەندیدا بەڵێ ئەمە کامیان زیاتر بە چام و چێژە والله عامی پەنیری کوردی خۆشترە ینی خەڵکی خۆمان تەڵەبی پەنیری کوردی زۆر لەسرە سەبەن بۆ نمونە بە ئەم پەنیرتان بۆ بسڕم سێری پەنیرەکەی کەن ئەمەیان ئەوەیە ئەمە هی قەندی لەوتێ ئەمە پەنیری قەندیل ئەم کیلۆی چەنەکەوێ ئەمە کیلۆی 24,000 کیلۆی 24,000 باشە خەڵک زیاتر خواستی لەسەر چییە بێژگە لە ماس لە پەنیرەکانە لە پەنیرەکانە لەم کاتەیە کە وەرزی سەرمایە پەنیری پێستە ئەمە چیتیا ئێستا وەرن سێریکەن ماشەڵڵا سێری ئەو پەنیرەکە ئەمە پەنیری پێستەی قەندیلە ئەمە بە جایکی کوێستانی چاچیەکەن کە پێوترێ ژاژی ئەمە ژاژیتیایە ئەمە ژاژیتیایە وەکو تام و بۆنەکەی تامێکی بکە بزانە چۆنە من لەگەڵ چایەکی شیری نابی خۆبیانیان بزانە چییە زۆر بەلەزەتە تایبەتەوە تامە تامێکی جیاوازە بەسە سەی تۆ وەکو ئەچێتۆ سەر تامی سیر نەکەیەکی سیری تیا ئەمە هەیە جای سیری تیەکەن هەیە ژاژی دیەکەن جای کوێستانی تیەکەن تامی زۆر خۆشە تەڕیەکی تایە زۆر سامانە و پێستەی سادەیە وشکە تامی ئەمە نایە ئێستا خەڵک زۆر تەڵەبی لەسەر ئەم پەنیرەیە باوەڕکە خەڵک ئەوەنە گەڕاوەتە بۆ لەشتی خۆماڵی ینی قەت کابرا مثل من جاران دوو بەڕادم پڕ بوو لە مەعەلەب ئێستا پڕێکم لە ڕسقی خۆماڵی تەڵەبی خۆماڵی زیاترە ئەو جوێزانی کوێ ئەو جۆزانەی هەورامانی ئەو دیوە ئەو دیوە بەڵێ ئەم دی ئەوەشی لەگەڵ ڕێزما بۆ ئەوەی بڵێ گوێزی هەورامانی خۆمان نیەتی هەورامانی خۆمان وڵی ئەوە نزیکی 5 ساڵە نەخۆشی لێیاوە ئەو هەموو دەرجۆزە آخر نەخۆشی لێیاوە ئێستا من خۆم هەورامیم گوێزی نییە باخی ماڵی باوام باخیانەیە گوێزمان نییە ساڵ هەوە 100,000 مانە بوو ئێستا لە خۆم یەکردنەوە ئەوەی لێ هاتووە ئەوەڵا هەورامەکانە پۆزەشیان نەما دەسەکانە خۆش بێ سپاس بۆ جەنابێ بەڵێ ئەوەی کە هەیە ئەمە بەرهەمە خۆماڵیەکان ئەمە خۆماڵی نییە لە تووشاوە هاتووە ئەمە ژیمەری قەڵاز ئێستا ئەم پەنیرە منافەزی نوعی پەنیری واکە ئەوەنە بەلەزەتە مەیرەی قەڵازیە ئەم ساڵ خستومانتە بازار سپاس بەخوا تەڵەبێکی زۆر باشی لەسرە دەسەکان خۆش بێ سپاسەکەم بەڵێ ئەمە خواستی هاوڵاتیانە لەسەر بابەتی شیرەمەنی کە یانەوە بە پاشێ و بابەتی شیرەمەنی بخۆن خواردنیی قورس نەخۆن بۆیە لە پەنیر و لە قەیماغ و لە ماست ئەو بابەتانە تێکەڵاوەکەن بۆی کە ژەمێکی جوان و ڕێک و پێشیان هەبێت تاکو ژەمێکی تەندروستیان هەبێت